هێزێکی ئیسلامی سیاسی لە گۆڕپانی سیاسی هەرێمدا لە پێناو خزمەتکردنی خەڵک بە بێجیاوازی و گەیشتن بە سربەخۆیی کە بە مافی ڕەوایی هەرگەلێکی دەزانێت تێکۆشاوە و بڕواشی وایە هەمیشە هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم بەپێی یاسا و بێ سازشکردن لەسەر بەفیرۆدانی سامانی وڵات کە زۆرێک لە نووسەرەکانیش لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی شاهێدی پاکبوونی ئیسلامیەکان دەدەن لە ناو حکوومەتدا. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەڵوێستەکانی و مانەوەی لابەرەی خەڵک بووە تا حزبێکی سیاسی و کاریگەر لە گۆڕەپانی سیاسی هەرێمدا یان بە پارە و پشکی نەوت و کۆمپانیا هەر لە پەکخستنی پەرلەمانەوە هەر لە ئیفلیجکردنی حکوومەت هەڵوێستەکانی لەسەر یاسا سەروەری و دادگەری کۆمەڵایەتی و مافی خەڵک ئەوی بەکوێ گەیاندووە و لا بەرامبەردا چی دەستکەوتووە و ڕۆڵی لە چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمدا چۆن بووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ بەشداریکردنی لە خەباتی سیاسی و مەدەنی لە گۆڕەپانی هەرێم گەر لەلایەک یەکڕیزی و هاودەنگی لەگەڵ لایەنەکانی تر هێڵێکی استراتیژی بوو بێت لا پێناو تێگنەچوونی ناوماڵی کوردی بەتایبەت لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ناوەند و دەرەوەی هەرێم ئەوە هیچ کات ڕازی بە نادادگەری و ناشەفافی و بە فیڕۆدانی قوتی هاوڵاتیانی هەرێم نەبووە و بێدەنگیشی لە هەر قۆناغێکدا بەهۆی تێگنەچوونی نێوماڵی کوردیەوە بووە بەپێی شوناسی لایەنەکانی تر ئەوەی هەرێمی پێوەگیرۆدە بووە لا قەیرانی سەرۆکایەتی هەرێمەوە تا قەیرانی دارایی و سوتەمەنی و چەندین قەیرانی تر لا پێشبینی و هۆشداریەکانی بەرپرسانی کۆمەڵ لەناو حکوومەت و پەرلەماندا دوور نەبووە و خەمخۆری پەرلەمانتەرانیشی بۆ ڕوونەدانی قەیرانەکان بە هەڕەشە و زۆر جاریش بە تۆمەتی جۆرا و جۆر وەڵام دراونەتەوە ڕۆڵیشیان لە چارەسەرکردنی قەیرانەکان با پرۆژە و هەڵوێستەکانیان بووە کە گەل شایدیان بۆ دەدات و لەو پێناوەشدا باجی جۆرا و جۆریان داوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک پارتێکی ئیسلامی سیاسی لەگەڵ بەشداریکردنی لە حکوومەت گەرچی هیچ کات بەپێی ئێستحقاقی هەڵبژاردن بەشداری پێنەکراوە بەڵام ڕاستگۆیانە و دڵسۆزانە گۆشەیەکی لە خزمەتکردنی حکوومەت بە خەڵک پڕ کردووەتەوە کە وەزیر و بەڕێوبەر و قایمقامەکان لە هەر شوێن و ناوچەیەک جێدەستیان دیارە و زۆر جاریش یاروی نەیاریان شایدیان بۆ دەدات. پێم وایە ئیسلامیەکان لە هەموو خراپەکاریانی کە لە کوردستانە ڕۆیا بێبەرین هیچ دەستی کێوانیتیان نەبووە ئەوانە قەت لە حکومڕانیان نەبوون ئەگەر بەشداریشیان پێکردبوون لە حکوومەتە هەمیشە وەزارەتێکی زۆر لاوەچیان ناونەتێ کە توانای گۆڕانکاری گەورەیە و لەو وەزارەتانەشا کە بە پیانەوە بووە ئەگەر ویژدان ئامادە بێت و ئایدۆلۆژیای دژە دین ڕێگابات ئەبێ بەعترافەوە بڵێن وەزیرەکانیان هەمیشەی وەزیری پاک بوون. کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژەی تایبەتی خۆی بۆ گەیشتن با سربەخۆی ڕاگەیاندووە و بڕواشی وایە قۆناغی یەکەمی بۆ ئەو هەنگاوە ژێرخانی ئابوووریەکی بەهێزە کە دەسەڵاتدارانی هەرێم لە دوای 25 ساڵ و لە دوای سامانێکی زۆری ژێرزەوی و سەرزەوی بە مایەپوچی هێشتویانەتەوە و یەکڕیزی نێوماڵی هەرێمیش کە بەشێک لە سیاسیەکان تا دێت پەرتەوازەیی ناوماڵی کوردی لە بەرژەوەندیەکانیان نزیکتریان دەخاتەوە.